چۆنە؟ ئەفەرین. سەیری ئەو چاوە جوانەی هەیە وەرچەند پشتی. سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان، چۆنە؟ باشن؟ ئەی یاخوا هەمووتان باش بن. من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە، ئەزانن بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جاری ئێمە ئەم گوندە جوانە و ئەم ناوچە جوانە. ئەدی پێم بڵێن ئێرە گوندی کوێیە؟ کوێ زەڕەش سەر بە ناحیەی کوێیە؟ ئەی زەلان سەر بە قەزای کوێیە؟ ئەی باشە چوارتا سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەک چەپڵێ قایم بخۆتان. مناڵەکان ئەدی پێم بڵێ پێتا خۆش بووە بڕاتمە گوندەکەیەوە؟ منیش زۆرم پێخۆش بوو لەبەرەوەی کە ژمارەیەک هاوڕێی زیاترە ناسم. ئێوە بن بە هاوڕێی من هاتوو بۆ گوندەکەتان بۆەوەی هەنێ زانیاری لێەوە وەرگرم. باشە؟ ئێستا حەزەکەن یەکێک بێ بەلاتان و هەنێ پرسیارتان لێ بکەم؟ زۆر باشە. ئەنەس بەڵێ چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ هەڵا باشم. هەر بشی ئەنەس گیان. ئەنەس بەڵێ ئەوە ئەمساڵ لێرە بەفرباری؟ بەڵێ بەڕاستە؟ بەڵێ کەم باریان زۆر؟ کەم بەڵێ. ئەی باشە ئێرە شەوان ساردا؟ بەڵێ ئەی باشە ئەبێ خەڵکی گوندەکە بۆ خۆ گەرمکردنەوە دار ببڕنەوە؟ نەخێر ئەی لە جاتی داربڕینەوە دارپشێن. ئافرین لە جاتی داربڕینەوە داربچێنن. بۆچی؟ لەبەر ئەوەی ئۆکسیجینمان دەداتێ و هاواکی پاکمان. هەر بژی ئەنەزیان ئافرین یەک چەپڵێ قایمی بۆ لێبان. دەست خۆش. باران بەڵێ چۆنی؟ باشم. باران بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ دوو. لە پۆلی دوو؟ بەڵێ ئەی ئافرین هەر بژی. باران بەڵێ تۆ حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ ئافرین. باران بەڵێ ئادی بزانین شەعر و شتی وا چی فێربووی لە قوتابخانە شتێکمان بۆ بڵێ. قوتابخانە زۆر خۆشە، بەڵبەندی بیر و هۆشە، دەیپارێزم باخچەکەی دەرگا و شوشە و پەنجەرەی. قوتابخانە گشت کاتێ ڕووناکیمان دەداتێ، فێرمان دەکا وریابین بۆ تەنگانە ئازابین. قوتابخانە زۆر خۆشە، بەڵبەندی بیر و هۆشە. هەر بژی یەک چەپڵێ قایمی بۆ لێبان. دەست خۆش. ئافرین. لاوی گیان بەڵێ چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ بەڵێ باشم. هەر بژی لاویکان. لاوی بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ دوو. بەڵێ ئافرین. لاوی بەڵێ باشە ئێستا ئیتر مانگی چەنە؟ مانگی ئەچین بەرەو مانگی دوو وایە؟ وایە. دوایەوە ئەچین بەرەو مانگی سێ. دوای مانگی سێ وەرزی چیت؟ بەهار وایە؟ باشە لە کاتی وەرزی بەهارە هاتنی یەکەم ڕۆژی بەهار پێوترێ چی؟ نەورۆز وایە؟ باشە
مناڵ ئەبێ بەتایە ئاگری نەورۆز بکاتەوە باڵە ها نا نەخێر وایە ئەبێ لە بری تایە چی بسووتێنین چیلکە و چاواڵ و ئەو شتانە وایە وایە ئافری باشە تۆ حەزە لە نەورۆزە باڵە زۆر باڵە ئەچی بۆ سەیران باڵە کەواتە کە چووی بۆ سەیران ئەبێ ئاگاو لە خۆ بێ نابێ بچیتە نزیک ئاوەوە نابێ دوورکەویتەوە لە خێزانەکە و باشە باش یەک چەم لێک کایم بۆ لاویتیان نەو شیروانجان بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە باشەوە هەر بژینی نەو شیروانجان مناڵی ئەم گوندە ئەزانی من زۆرم خۆشەوێت لەبەرەوەی پێشەوەی دەستکەین بە بەرنامەکە قسەم لەگەڵا کردن هەمویان هاتن بۆ پێشوازی بەڕاستی ئێوەم زۆر خۆشە ئێوەش تۆمان خۆشەوێت ئێوەش تۆمان خۆشەوێت و چاوی خوبن بەڕاستە بەڵێ کوڕێ بە قوربانی چاوی هەموو تابم هەر بژین ئەفەرین نەو شیروان بەڵێ ئاتی پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئافەرین نەو شیروان حەزە کرد لە قوتابخانە نەبیت و بۆ خۆ لە ماڵەوە نابێ دانیشی نابێ بۆچی بۆ یەکە ئەگەر تۆ گەورە بووی ناتوان هیچ بنووسیت و ئەو شتە هەی ئافەرین ناتوانین فێری خوێندن بین ناتوانین فێری خوێنەواری بین دوایی وای لێ وڵاتەکەمان خاوەنی هیچ شتێک نابێت نە دکتۆرمانە بێ ئەندازیارمانە بێ وایە هەر بژی نەو شیروان بەڵێ ئەدی شتێکمان پێشکەشکە دەی ماشە عێراقی هەر ماوە قەومی کوردووان ناشکێنە لێدانەوی تۆپی زەمان ناشکێنە لێدانی تۆپی زەمان کەس نەڵێ کوردە کوردی نوۆ قەت نانەوێ ئاڵاکەمان هەر بژی یەک چۆبڵێ کانی بۆ لێبەر دەست خۆ هەریان چۆنی باشی ناو چییە هەریان ئافەرین وتم چام ناوی خۆی زانێ هەریان تۆ چووتە تا قوتابخانە ئافەرین لە پۆلی چەنی لە پۆلی یەکم لە پۆلی یەک زۆر باشە هەریان تۆ شەوان زووە خەویان درەنگ زوو سەعات چەند نۆ سەعات نۆ ئافەرین ئەبێ مناڵان شەوان زوو بخەون بۆ ئەوەی بەیانیان زووە سل لە خەو و لە قوتابخانە خەویان نێ باش هەریان گیان هەر بشی یەک چۆبڵێ خای بۆ هەریان ئەرکان بەڵێ چۆنی باشم باشی باشم هەر بشی ئەرکان گیان ئەرکان بەڵێ تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئافەرین ئەرکان بەڵێ دەکەی ئێوە بەڵێ قوتابخانە تا پۆلی چەنی تایە دوانزە تا پۆلی دوانزە بەڵێ ئافەرین باشە ئەم قوتابخانەی ئێوە بەڵێ هەر گوندەکەی خۆتان لێرا خوێنن نا ئەی هەموو شوێنەی جۆگوێ دڵبەم و گوێژەرەش ئێ پارەزان ئێ سەرخوار یعنی مناڵانی گوندەکانی چواردەوری شوێن بۆ ێرا خوێنن بەڵێ زۆر باشە ئەی ئێوە شەڕەکەن بەیەکەوە نا بۆ نابێ لێ ئێمە ڕەفیقی ئێوە ڕەفیقن نابێ هیچ کاتێ شەڕکان ئەبێ ڕێزی مناڵانی گوندەکانی تریش بگرن لەبەرەوەی میوانن لە لای ئێوە وایە وایە هەر بشی یەک چۆبڵێ قای بۆ ئەرکان گیان ئەریا بەڵێ چۆنی باشم باشی باشم هەر بشی ئەریا گیان تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئافەرین ئەریا بەڵێ باشە پێم بڵێ تۆ ئەو ڕۆژانەی کە پشوتانە بەڵێ مەسەلەن پشووی نیوەی ساڵیان پشووی هاوین خۆ بەڵێ. بەچیەوە سەرقاڵەکەی سابە ئیش ئیش بەڵێ ئیشی ناوماڵ بەڵێ ئافەرین کەواتە ئەو کاری خێزانەکەەوەکەی بەڵێ هەر بشی زۆر گرنگە مناڵان ئەوا و کاری خێزانەکانیان بکەن بۆ ئەوەی کە خێزانەکانیان هەموو ئەرکێکیان نەکەوێتە ئەستۆ باشە بەڵێ هەر بشی یەک چەبڵێ قامی بۆ لێبەر دەست خۆش ئافەرین شارام بەڵێ چۆنی باشم باشی بەڵا باشم هەر بشی کاکە شەهرام شەهرام بەڵێ عادی تۆ پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئافەرین شەهرام بەڵێ ئەو ڕۆژانەی کە بەفرە بەڵێ ئەگەر ئێوە لە کاتی قوتابخانەیە بن لە پڕ بەفرێکی زۆر ببارێ مناڵانی گوندەکانی چواردەوتان نەتوانن بڕۆنەوە بۆ دێکی خۆیان ئێوە چۆن ناوکاریانەکەن ئەبێ هاوکاریان بکەن لەگەڵانە بەفرەکە لاوێ ئافەرین ئەی ئەگەر بەفرەکە زۆر بوو ئەبێت مناڵەکانە بنەوە ماڵی خۆتان بەڵێ ئافەرین ئێوە پێویستە یەکتریتان خۆش بوێ ئەبێ گیانی هاوکاریتان تیابێ ئەبێ ڕێزی میوان و یەکتری بگرن باشە شارام گیان بەڵێ هەر بشی یەک چەبڵێ قای بۆ شارام هەڵگورد بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ هەڵگورد گیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئافەرین هەڵگورد بەڵێ
ئەو ڕۆژانەی کە ئیمتیحانتانی یان کە پشوتانەیە لەگەڵ کوڕەکانی گوندەکەتانە خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن؟ بەسەعی بەسەعی نا ئەو ڕۆژانەی کە پشووە هاکە حوتڵەی سەری ساڵ و ئەوانەیە بە یاری یاری بەڵێ. چی یاریەکەکەن؟ گۆڵی گۆڵی باشە لەکوێ یاریەکەن لە ناو ماڵەکانە؟ نەخێر ئەی لە دەرەوە لە دەرەوە بەڵێ باشە ساحەتانەیە لێرە بەڵێ زۆر باشە کەواتە کە یاریتان کرد ئاگاتان لە خۆتان بێ نەکەون بۆ ئەوەی زیاتان پێ نەکا باشە باش هەر بشی یەک چەمرەکای مۆڵ گورجیان دانیار چۆنی باشی باش دانیار تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئافرین دانیار بەڵێ باشە لە وەرزی هاوینە کە ئاو کەم ئەبێ ئاژەڵەکانی تر ئاویان دەست ناکەوێ بۆ خواردنەوە تۆ چۆن ناوکاریانەکەی بێ هاوکاریان کەی ئاویان بیتێ ئاویان بیتێ وایە بەڵێ باشە تۆ ئەگەر سەگێکە بینی تین و بوو یا برسی بوو یا پشیلەیەکە بینی خواردنی تێ یان ڕاویێنی خواردن لێیتێ ئەبێ خواردنی بیتێ بۆچی لەبەر ئەوەی ئەوانیش جا لەبەرەوەی ئەوانیش گوناحن وایە ئافرین یان چەمرەکای بۆ دانیار گیان شاد بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم هەر بشی شادیان شاد بەڵێ ئەدی تۆ پێم بڵێ لە گوندەکەی ئێوە کشت و کاڵەکەن بەڵێ چ جۆرە کشت و کاڵەیە لە هاوینانە شووتی و کاڵک و زرێ ئەو شتان ئەنێژ شووتی ئەی هاوار ئەدی ئەی پێم بڵێ تۆ حەزن لە چ میوەیەکە من حەزم لە پرتەقاڵ پرتەقاڵ ئافرین ئەی گۆرانی ێزای بەسەر پرتەقاڵە نەوەڵە نازانی نەوە ئافرین ئەی باشە چ گۆرانیەکە زانی هەیڕقیب ئەدی میوە هەیڕقیب هەر ماوە قەومی کورد زمان ناشکێ دانەری کورد تۆپی زەمان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە وایە بەڵێ هەر بشی یە چەمرەکای بۆ کاکەشار نما چۆنی باشی باشی نمە گیان باش نما تۆ لە پۆلی چەنی یەک یەک ئافرین هەر بشی نما ماڵتان زۆر دوورە لە قوتابخانەکەەوە نە ئەی باشە هاوڕێی ترێ هەیە بەیەکەوە بێن بۆ قوتابخانە نە باشە پێم بڵێ ئەگەر مناڵێک ماڵەکەی دوور بێ لە قوتابخانەوە ئەبێ بەسەر جادەکەیە بڕوایان بەسەر شۆستەکەیە بێ بەسەر سۆتەکە ئەبێ بەسەر شۆستەکەیە بڕوە ئافرین ئەی باشە پێم بڵێ ئەم لە جوانانە چییە لەبەرتا جلی کوردیە بەڵێ تۆ حەزت لە جلی کوردیە بەڵێ منیش زۆرم حەز لێ بمزانیا تۆ لەبەردە منیش لەبەر مەکرد یان چەمرەکایم بۆ نمەکیە ئەسلام بەڵێ چۆنی باشم باشی باشم ئەرێ من بیستومە ئەڵێن ئەسلام بە ئەسڵ خەڵکی ئەم گوندە نییە وایە وایە ئەسلام بەڵێ تۆ خەڵکی کوێی من بەغا بەغا بەڕاستە دا ئێستا لێرە ئەژیت ئا حەزت لێرەیە ئەی باشە پێم بڵێ هاوڕێکانە خۆشەوێ بەڵێ هیچ کاتێ شەڕیان لەگەڵەکەی نە شەڕیان لەگەڵ ناکەی نە ئافرین ئەی باشە مناڵەکان پێ بڵێن ئێوە ئەسلامتان خۆشەوێ چەندێ زۆر زۆر بەقەدەر چی هەر بژین ئافرین من پێم خۆشە ئاوا ئێوە ڕێزێ لە نێوانتانە جیاوازی نییە لە نێوانتانە ئەبێ ڕێزی یەکتری بگرن باشە ئەسلام بەڵێ تۆ لە پۆلی چەنی دووی لە پۆلی دوو بەڵێ ئەسلام بەڵێ ئەدی بزانم تۆ فێری شعری کوردی بووی بۆمان بڵێ ئەدی داوێتان لێیە مناو پێیان من فێیە وەکو ئێستا کەوتم هەر کەسێ وانی کردن نەوەڵا ماوشابم بەهێزیمان جابن ئەی ئافرین ئەدی یەکتە بڵە بۆ ئەسلامیان بێمان هەر بشی دەست خۆش سایە چۆنی باشی سایە تۆ لە پۆلی چەنی سێ ئافرین سایەکان سایە بەڵێ باشە گوندەکەیەوە ئاژەڵداریەکەن بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن بەڵا مریشک مریشک ئەی مانگا و مەڕ و بزن و شتانە نیمانە نیتانە بەس ماڵیەوە نیەتیان گوندەکە هیچی نیەتی وەڵا هەیەیانە بەس ئێمە نیم هەیە نا باشە
مەڕ بەخێوکردن یا ماگا بەخێوکردن سوودی چییە؟ شیرەکەی هێنین شیرەکەی بە ماست و پەنیر و ئافرین ئەکەین بە ماست ئەکەین بە پەنیر ئەکەین بە دۆ وایە کەواتە بەخێوکردنی ئاژەڵەکان سوودی هەیە بۆمان وایە هەر بژی سایە بەڵێ ئەدی گۆرانی شتێکم بۆ بڵێ باش مامۆستای بەڕێز مامۆستای کوردم پێشڕەوی چینی درشت و وردم پێمان ئەخوێنی لە قوتابخانە نیشانمان ئەدەی کام ڕێگە جوانە ئەی هاوڕێکانم تۆ باش بزانە پاک و خاوێنی ناو قوتابخانە ئەرزی سەرشانی هەر هەمومانە ڕێزی مامۆستا لەسەر چاوان ئافرین یەکچە ڕێکای بۆسایکە دەست خۆش هەر بژی هەژوان چۆنی باش باشی هەژوان تۆ لە پۆلیچەنی سێ ئافرین هەر بژی هەژوان باشە کە ئێمە هاتین بۆ گوندەکەتان بڵێ لە ڕێگا چیم بینی چی سمۆرە لەسەر جادەکە ڕایەنەکرد بۆ ناو دارەکان باشە ئێرە ئاژەڵی کێوی زۆرە بەڵێ وەکو چی وەکو گورگ و بەراز و هێ ڕێوی و باشە پێم بڵێ گورگ نایە ماخوایەستا نائێستا لەسەر شاخانن لەسەر ئەو شاخانە ئەگەر من بڕۆمەیان بینم لەوانەیە هەرجار ئەیان بین ئەی ئەگەر بەتەنیا بڕۆم ئەم خۆن بەڵێ ئەی باشە ئەبێ مناڵ بەتەنیا دوورکەوێتەوە لە ماڵەوە بەتەنیا بچێتە سەر ئەو شاخانە نەخێر بۆچی لەبەرکە زیانی هەیە لەبەرەوەی کە زیانی پێکە هەر بشی یەک چەمڵێ قایم بووە ژوانگیە ئەسرین بەڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە باش هەر بشی ئەسرینکان ئەسرین بەڵێ باشە تۆ لەگەڵ خوێندنەوەیان نێوانە چۆنە باش باشی بەڵێ زۆر باشە حەزل لە چ بابەتێکە زۆر بیخوێنیتەوە کوردی باشە حەزل لە چیرۆکە و شتانەیە بەڵێ زۆر باشە من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوێت ناوی گۆڤاری پەپولەیە کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکە منیش ئەمڕۆ هێناومە بۆ ئێوە تاوەکو سوودی لێ ببینن ژمارەیەکی زۆر چیرۆکی خۆشی تایە زانیاری گشتی تایە گۆشەی یەکترناسینی مناڵانی کوردستانی تایە بەو هیوایە بیخوێنیتەوە سوودی لێ ببینی باشە باش زۆر باشە یەک چەمڵێ قایم بۆ سرینگیان بارین بەڵێ چۆنی باشم باشی باشم بارینجان بەڵێ عادی پێم بڵێ گوندەکەی ئێوە ناوی چی گێزەڕەش گوێزەڕەش بەڵێ تۆزانی واتای گوێزەڕەش لە چێواتوە بەڵێ لە چیەوە گوێزی زۆر بووە نایە ناو گێزەڕەش گوێزی زۆر بووە لەبەرەوە ناویان ناوی گوێزەڕەش بەڵێ زۆر باشە من پێم خۆشە ئەوە واتای ناوی گوندەکەتان نەزانن بۆ ئەوەی ڕۆژە لە ڕۆژان ئەگەر گەشتیارێک کاتە گوندەکەتان وتی گوندەکەتان ناوی چییە واتاکەی بزانن باشە هەر بشی یەک چەمڕێک قایم بۆ بارینجیا ئارینا بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە زۆر سوار ئەی یاخوار باشبی ئارینا بەڵێ باشە لە وەرزی بەهار و گەشت و سەیرانە خەڵکیە بۆ ئەم ناوچەیەوە بۆ سەیران بەڵێ زۆر بەڵێ ئەی باشە تۆ خۆوەچی بۆ گەشت و سەیران بەڵێ باشە ئەو پاشماوانەی پێمانە هاکە لە سەیران بۆ نمونە دەبەی ئاوی خواردنەوە یا قاپ و پەرداخ و کەوچکی سەفەری ئەو شتانە کە تەواوە بین و ئەڕۆینەوە ماڵەوە ئەبێت چیان لێ بکەین ئەبێ کۆیان بکەینەوە دوایی فڕیان بین تاڵ بۆچی لەبەرەوەی ژینگەکە پیس نەکە ئافەری ئەی تۆ چ ڕێنمایەکەیە بۆ گەشتیارانی کێن بۆ ئەم ناوە بۆ سەیران تاوەکو سروشتی ناوچەکەی ئێوە پیس نەکەن و تێکی نێن کاتێ ڕۆشتن پاژماوەکەی خۆیان کۆ بکەنەوە لەبەرەوەی ناوچەکە پیس نەبێ هەر بژی ئافەری دەست خۆش ئەی باشە ئاری نابا پرسیارێکی لێ بکە ئێمە ئەبێ ئەو ئاژەڵی کێویانەی کە لەم ناوچانەیە هەیە ئێمە ڕاویان بکەین نەخێر بۆ لەبەرەوەی دیمەنێکی جوانە بە سروشتەکە هەر بژیت ئافەری ڕاستە دواتریش سروشتەکەمان کە ئەو ئاژەڵانی دیان نامێنێ و زۆر ناشرینە بێ وایە بەڵێ زۆر ڕاستە من ئێستا کە هاتمەوە نەجوان بوونەوە سمۆرانە لەم داڕایانەکرد بۆ و دار بەڕاستی دیمەنێکی زۆر دڵڕفێنیە گوندەکەی ئێوە ئاری ناگیان هەر بشی یەک چەمڵێ قایم بۆ ئارینا دەست ئەی ئەو مناڵە جوانەشاو بۆ لامان ئەمە کێیە ناوی چییە؟ سان خزمی کامتانە؟ خزمی هەمووتانە؟ ئەی کە جوانە ئەدی ناوچی بوو ئەو کچەی کە لە باوەشیەتی سایە؟
سایە بەڵێ وەسان خزمی توۆیە ناوەڵە ئێوە داوای چیەکە ئەیکوا مەمەکەی چی لیاو ئەمە بردی بۆ مەمەکەیەکری سان چۆنی ئەی بەخوا سان زۆر تووڕە دیارەوە دیارە منی خۆش ناوێ سان حەزێکی ببی بە ڕەفیقی من بەخوا سان هیچ ناڵێ زانی سایە زۆر باشە مناڵەکان دڵخۆش بوون بە بەرنامەکە زۆر دڵخۆش بوو لەبەرەوەی زانیاری زۆر باشم وەرگن لەسەر بوودەکەتان هەروەها بەڕاستی ناوچەکەشتان زۆر دڵڕفێن و خۆش بوو هەروەها ئێوەش مناڵی زۆر جوان و عاقڵ و جۆرەهەڵ و پاک و خاوێن بوون بەو هیوایەم کە هەمیشە لە پێشەنگا بێن هەمیشە بتوانن قوتابخانە بەسەرکەوتووی ببرن لێرە کۆتایی بە بەرنامەکە مێنا هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خوا حافیز خواتان لەگەڵ